منای خوای بخشنده مهربان حمد و ثنا و سپاس و ستایشی به پایان بخوای پروردگار جهان، درود و سلام لسر پیغمبری خوشویست صلی الله علیه و سلم و لسر اهل بیت و همو یاران و هموشون کوتوانیان تا کوتا زمان. برایانی عزیز و خوشویستم لپروگرامی زاد قناغی یکم بابتی فقه و شریعت قیشتونة لاپڕەی 98 شروط الصلاة. أمس سوران أي خينته إن شاء الله شرحكين بإذن خوي پروردگار. شروط الصلاة: أولا النية، ولا تسقط بحال، لحديث عمر رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال: إنما الأعمال بالنيات، متفق عليه. النية محلها القلب، ولا يشرع التلفظ بها، لأن النبي صلى الله عليه وسلم لم يتلفظ بها، ولم يرد أن أحدا من أصحابه فعل ذلك. مرجكاني نويش خوش بسكانم طبعا يشوي باسي مرجكاني نويش بكين بيويست إما فرقي بيني مرج شروط وأركان بزانين أو زور قرنقة شروط وأركان. شروط خوش بسكانم لقل أركانه هرديان مشتركن ليكتشتا أجر أما نيك أيلين شرطكان والركنكان أجر نبن أو عبادة بطالة، يعني بون منا شروطي صلاة أركاني صلاة هردوكي أجر نبي يكيك، يعني يكيك لو شرطكان يعني يكيك للركنكان نبي شيك بطالة نيوشك بطالة. أي لتشيا جوازن شون بزانين شرط شي شرطة شي ركنة أو شتاني كالدروي نيوشك بيا أو شروطه أو شتانيشي كالناو نيوجاكيا أو ركنة. يا كم شرط نيته نيت طبعا بيش أوي نيوجاكا داس بيبكيتون نيت أهيني ونيتيش بهيج شويك سقوطي نية، يعني نية النبي نيوجاكا دروس نية. لبر حديثك عمري كري خطاب خويلي الرازي بيا فرمي في غمري خاص الله سبحانه فرمي همو كردا وكان بنية نيتيش شو نكيد الله هیچ بەڵگەیەک مان نییە کە بەدەم بیڵێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە نوێژە بەدەم نەیوتووە و هیچ لە سەحابەکانیش بەدەم نەیانوتووە. بەڵێ ئەمە مەرجی یەکەم، يعني مەرجی یەکەم کەوا بوو نیەت. مەرجی دووەم: ثانيا الإسلام، فلا تصح من كافر لبطلان عمله. قال تعالى: وما منعهم أن تقبل منهم نفقاتهم إلا أنهم كفروا بالله وبرسوله، فالكفر بالله محبط للأعمال. دوام مرج لمرجكاني نوش إسلام بونا، يعني كافر نوجي ليقبل الله كريت چونك كردوكاني بوچلا خواهي پروردگار أفرمي هيچ منعي نكردن لوي كردوكانيان يا خيركانيان وربگیری إلا لبر أول نبي أوان كافر بخوا و پیغمبری خوا كوابو كافر بون بخوا و پیغمبری خوا مانع بو ورن قرتني عملكان اترنا فقبيت يعني نيوش بيت. بالي. ثالثا العقل، سيم مرج عقل جيرية. بالي. فلا تصح من مجنون لعدم تكليفه، كما جاء في حديث علي رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم أنه قال: رفع القلم عن ثلاثة: عن النائم حتى يستيقظ، وعن الصبي حتى يحتلم، وعن المجنون حتى يعقل. بله يعني مرجي سيم بو ورقرتني نوش أبي أو كسع عقل به، چونك الشيت تكليفي لسرنية، تكليفي شرعي لسرنية. لحديثي في غمرة صلى الله عليه وسلم قلمي تاوان هالجراوة لنوسيني كردوي سيكس خوتو تا ديتا خبره منال تا بالغ به وشيتش تا عاقل به، كوابو شيت اگر عاقلنا به، يعني كوابو اگر انسان عاقلنا به شيت به كردوكاني لور ناجري، يعني قبول نيه بيشيكا، يعني وكو چون بلاي زياده كاينا هيچ او نازانه چيكا اصلا. رابعا البلوغ، فلا تجب على الصبي حتى يبلغ، للحديث السابق. چوارم مرج بالغ بوون و پێگەیشتنە
يعني هتا بالغ نبي كردوكاني مقبول نية منال اگر فێری نوێژی بکەی چاکە و خێرەکەی بەدایک و باوکی ڕوا بەڵام لە خۆی وەکو فەرزێ قبول بکرێ قبول نییە لەبەر ئەو حەدیسەی پێشووتر کە ئیسە باسمان کرد وتمان سێ کەس قەڵەمی تاوانیان لەسەر هەڵگیراوە یەکێک لەوانە مناڵ حتا بالغ بێ. خامسا الطهارة من الحدث الأكبر والأصغر لقوله صلى الله عليه وسلم لا يقبل الله صلاة أحدكم إذا أحدث حتى يتوضأ. بەڵێ چوارەم ئەبێ ئەو کەسەی کە نوێژەکە ئەبێ خۆی پاک کردبێتەوە لە حەدەثی ئەکبەر و ئەزغەر یعنی لەشی گران نەبێ کە حەدەثی ئەکبەرە ئەبێ خۆی پاک کردبێتەوە ئەگەر لەشی گران بێ لەش گرانی و حەدەثی ئەزغەریش بێ دەستنوێژیە یعنی ئەبێ دەستنوێژ بگرێ لەبەر حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرمێ خوای تەعالی نوێژی هیچ کەسێکتان قبول ناکە ئەگەر تووشی بێ دەستنوێژی هات حتا دەستنوێژ نەگرێتەوە. ئەمە بۆ دەستنوێژ کە حەدەثی ئەزغەرە یعنی بێ دەستنوێژی حەدەثی ئەزغەرە نوێژ قبول نییە ئەگەر بێ دەستنوێژ بی. ئەی حەدەثی ئەکبەر کە لەشگرانیە لەشگرانی لە بێ دەستنوێژی وەسەرترۆیە بەتەئکید نوێژ قبول نییە. سادسا دخول الوقت فلا تصح الصلاة قبل دخول الوقت ولا بعد خروجه إلا لعذر لقوله تعالى إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا ولحديث جبريل حين أما النبي صلى الله عليه وسلم في الصلوات الخمس ثم قال الوقت بين هذين. شەشەم مەرج لە مەرجەکانی نوێژ ئەوەیە کە کاتی نوێژ هاتوێتە پێشەوە باسی نوێژە فەرزەکانەکەی نوێژ قبول نییە ئەگ پێش کاتی خۆی وەکو چۆن لە دوای کاتی خۆی قبول نییە ئیلا بەگەر بە عوزر لە پێش کاتی خۆشی قبول نییە. خوای تەعالی ئەفەرمێ إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا بەڕاستی نوێژەکان لەسەر ئیمانداران لەسەر باوەڕداران عیبادەتێلێکە کات بۆ دیاری کراوە یعنی فەرزێکی کات بۆ دیاری کراوە کاتەکەی ئەمسەر و ئەوسەری هەیە لەو بەینە ئەنجام ئەدرێ لە غەیری ئەو بەینە ئەنجام بدرێ دروست نییە مەگەر عوزری بێ کابرا. و حەدیثیشمان هەیە جبریل عەلەیهی السەلام هات بەرنوێژی بە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم لە ڕۆژی یەکەمە ئەوەڵ کاتی نوێژەکانی پێپیشاندا لە ڕۆژی دووەمە ئاخر کاتی پێپیشاندا پاشان فەرمووی لە بەینی ئەم دوو کاتە کاتی نوێژەکانە یعنی پێش ئەو کاتە دروست نییە و لە دوای ئەو کاتەش دروست نییە. بەڵێ. سابعا ستر العورة لقوله تعالى يا بني آدم خذوا زينتكم عند كل مسجد وقوله صلى الله عليه وسلم لا يقبل الله صلاة حائض إلا بخمار وينبغي أن يجعل على عاتقه ما بين الكتف والرقبة شيئا من الثياب لقوله صلى الله عليه وسلم لا يصلي أحدكم في الثوب الواحد ليس على عاتقيه منه شيء والمرأة كلها عورة في الصلاة إلا وجهها وكفيها لقوله صلى الله عليه وسلم لا يقبل الله صلاة حائض إلا بخمار إلا إذا صلت أمام غير المحارم فإنها تغطي كل شيء لقوله صلى الله عليه وسلم المرأة عورة. بەڵێ ستری عورە یعنی داپۆشینی عورەت مەرجێکی ترە لە مەرجەکانی نوێژ. خوای تەعالی ئەفەرمێ ئەی بەنی ئادەم لە کاتی هەموو نوێژێکتانە مەسجد لێرە یعنی نوێژ لە کاتی هەموو نوێژەکە زینەت وەرگرن یعنی مەبەستی ئەوەی عورەتتان داپۆشن. و لە حەدیثی پێغەمبەری شەهاتووە صلی الله عليه وسلم کەوا خوای تەعالی نوێژی هیچ ئافرەتێک حائض یعنی گەیشتبێتە حەدی حەیز بالغ یعنی قبول ناکە ئیلا بە خیمار یعنی بەوەی سەرپۆشێک بابە سەریە و پێویستە لەسەر پیاویش کەوا شتێ باتەبان شانیە لە بەینی شانی و ملیە شتێک باتەبان شانیە لەبەرەو حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرمێ هیچ کەسێ لێوە نوێژ نەکە ئیلا بەوەی شتێ باتەبان شانیە. طبعا عورەتی پیاو لە ناوکۆیە هەتا ئەژنۆ ئەلەو بەینە و شتێکی باتە سەر شانیە بەڵام عورەتی ئافرەت لە نوێژە یعنی عورەتی ئافرەت لە نوێژە هەموو گیانێتی ئیلا
دەمچاو دەستی نەبێ لەبەر ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وای فەرمووە خیمار ئەوەیە کەوە بانسەری دا ئەپۆشێت تەنها دەمچاوی و دەستی إلا ما ظهر منها ئەوەیە کە ما ظهر منها دەمچاو و دەستە. هەندێک لە عولەما شەڵەن پێش ئاساییە بە دەرەوە بێ بەڵام ئەرجەح وایە بانی پێ بە دەرەوە نەبێ باشە ینی کراسەکەی یا کراسەکەی شۆڕیان گۆڕەوی بکاتە پێ باشە بۆی لە خلاف دەرچێت إلا ئەگەر ئافرەت لە بەرامبەر غەیری مەحارمە نوێژی کرد ئەو کاتە هەموو گیانی عەورەتە بە پێی قسەی ئەمان طبعا من وهستەکەم ئەمە زیادە ڕەویەکی تایە چیش بەڵگەیەکیان لەسەری نییە هەڵیان مەرە عەورە ینی ئافرەت عەورەت ینی ئەوەی ئەرجەح بێ کە ئافرەت لە کاتی نوێژە دەمچاو دەستی ئەبێ بە دەرەوە وەکو چۆن لە حەجیشە ئیتر تۆ ئەویشی پێداپۆشی وڵات چیا لە بەردەم خەڵکە ئەمە زیاتر ڕەویە ئەوەی کە واجبە لەسەر ئافرەت دایپۆشیە غەیری دەمچاو دەستێتی لە نوێژە و لە غەیری نوێژیشە إلا لە حاڵەتێکا کە بزانێ تووشی فیتنە ئەبێ زۆر جوانە و یعنی خەڵک تووشی فیتنە ئەکا ئەو کاتە یعنی وەکو چۆن ڕیان سەدی ذەریعە خۆ پاراستنیەک زیاد ناوە سەدی ذەریعەیە حتا پیاوێکیش ئەگەر زۆر جوان بوو ریوایەت هەیە کە یوسف عەلەیهی سەلام یعنی خیماری کردووە بۆ ئەوەی ئافرەتان تووشی فیتنە نەبن ئەوە حاڵەتێکی تایبەتە تۆ ناتوانانی تعمیمیکەی بەسەر هێنا بەڵێ. استقبال القبلة ثامنا لقوله تعالى فولي وجهك شطر المسجد الحرام ولحديث إذا قمت إلى الصلاة فأسبغ الوضوء ثم استقبل القبلة فإن كان المسلم يرى الكعبة وجب استقبال عينها وإن كان لا يراها اكتفى باستقبال الجهة فقط. ڕووکردنە قیبلەی شێکی ترە لە مەرجەکانی نوێژ خوای تەعالا فەرمێ فەوەلی وجهك شطر المسجد الحرام ڕووکەرە نوێژ لە کاتی ڕووکەرە قیبلە لە کاتی مەسجدی حرام لە کاتی نوێژە و حەدیثیشمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر قامەتی نوێژت دابەست ئەوە دەست نوێژی جوان بگرە ئەگەر ویست نوێژ بکەی ئەگەر هەڵسیایی بۆ نوێژ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر هەڵسیایی بۆ نوێژ بەو کابرایە کە موسی سەڵاتهو بوو کە نوێژەکەی بە جوانی ئەنجام نادا فەرمی ئەگەر هەڵسیایی بۆ نوێژ ئەوە دەست نوێژی جوان بگرە پاشان ڕووکەرە قیبلە. ئەگەر مسلمان قیبلەی کعبەی بینی ئەوە پێویستە ڕووکاتە کعبە خۆی ئەگەریش کعبەی نەبینی ئەوە ڕووکاتە ئەو جیهەتەوە ئەو جیهەتە ئیتر مەسەلەیە کە 100% ناتوانانی ئینیکەی بەڵام ئەو جیهەتە بۆ نمونە خۆر هەڵات لەیلاوەیە و خۆر ئاواش لەیلاوەیە ئیتر ئەو ناوڕاستە بۆ ئەهلی عێراق. بەڵێ. تاسعا اجتناب النجاسة في بدنه وثوبه ومكان صلاته مع القدرة لقوله تعالى وثيابك فطهر ولقوله صلى الله عليه وسلم تنزهوا عن البول فإن عامة عذاب القبر منه ولقوله صلى الله عليه وسلم لأسماء في دم الحيض يصيب الثوب تحته ثم تقرصه بالماء ثم تنضحه ثم تصلي فيه ولقوله صلى الله عليه وسلم لأصحابه وقد بال العربي في المسجد أريقوا على بوله سجلا من ماء. يكي كتر لما رجكاني نوێژ ئەوەیە کە ئینسان خۆی لە پیسی بپارێزێ بەدەنی پیسی پێوە نەبێ بەدەنی یعنی جەستەی هەروەها جلوبەرگەکەی پیسی پێوە نەبێ هەروەها شوێنی نوێژەکە چیش پیسی پێوە نەبێ بە پێی توانە چونکە خوای تەعالا فەرمێ وثيابك فطهر جلوبەرگەکەت پاک کەرەوە و رسول الله فەرمێ تنزهوا من البول خۆتان لە میز بپارێزن چکە زۆربەی عذابی قبر لە میزە ئیتر ئەوش بە پێی توانایە لە ڕاستیە لە زەمان پێغەمبەر خەڵکەوە بەرد خۆی پاک کرد بە تەئکید بەرد 100% میزەکە پاک ناکاتەوە بە پێی توانایە ئەم بابەتانە 100% نییە و ئینسان وەسوەسە بۆ خۆی دروست نەکە هەنێک کەسەیە لە مەسئلەی ئەم میزە چورتکە و میزەکەم هات و قەترەیە دابەزی و قەترەیە ڕۆی و قەترەیە هات و خۆی تووشی نەخۆشی کردو خۆی تووشی دەیها بەزموین کردو ئەمە نییە لە ئیسلامە لە ڕاستی تارات ئەکری و بە قەدەری توانە ئەگەر ئاو هەبوو ئاو ئەگەر ئاویش نەبوو کلنسێک و بەردێک و شتێک و شوێنەکەی پێ پاکێتەوە تەواو ئیتر زۆر گوێی نادەیتی ئەم بابەتانە زۆر نایکەی بە قەلەقی خۆت ئەم وەسوەسە کە لە ناوهانی خەڵکا دروست بووە لە ڕاستیە هیچ مەجالێکی تیانە لە شەرعی ئیسلامە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەسما فەرمووی بە ئاوا بیدا بەیەکە ئەمجا بە ئاو تەڕیکات یعنی ئەمجا ثم تنضح ئەمجا جارێکی تر تەڕیکاتەوە ئەمجا يعني مقصدي ئاو چۆن شتە شوەری جلێکە شوێنێکی پێوە بێت چۆن ئەیشوەری ئاوە یعنی ئەیکەیتە ئاوەکەی و پاشان ئیدەیتە دەسا و پاشان ئەیکەیتەوە ئاوەکەی و بەو شێوازە و ئەمجا نوێژی پێوەکەی
يعني هتا ئەوەیش نەیوتۆ ئیلا بخوێنەکە ڕەنگەکەی نەمێنێ چونکە جاری وایە ڕەنگەکە لا بردننی ئاسان نییە خوێنەکە نەمێنێ و تەواو ئاسارەکەی زاهیر ئیتر ڕەنگەکە ئەگەر هین دەستکەوت لای با ئەگەر نێژ بوو خۆیت لا حول ولا قوة إلا بالله شتەو نەقول نەکرێتەوە شریعەتی ئەوە تەکلیفی نەکردووە ئینسان هینکە شریعەتی ئیسلام شریعەتی سەماحەتە شریعەتی تەکەلف نییە زیاد لە حەد و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەصحابەکانی وتی کاتێک کە کابرای ئەعرابی میزی کردە ناو مزگەوتە پێغەمبەر فەرمووی بڕۆن سەتڵی ئاوی پیا بکەن تەواو ئەو کاتە خۆڵ بووە مزگەوتی ئەو کاتەوە ئێستا نەبووە فەرش و کاشی و سەب و ئەو شتانە فەرمووی سەتڵی ئاوی پیا بکەن ئیسە بوایە کاشی ئەیوت ئاوێکی پیا بکەن و ماسیحەیەکی لێدەن تەواوتر ئیتر ئەم بابەتە ئەبێ بەو شێوە تەماشا بکرێت کە لە ئیسلام هاتووە ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر قولی کەیتەوە کەس پێی هەڵناگیرێ بەڵام ئەگەر ئەو ئاسانیە بمێنێت کە لە کاتی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم هەموو کەسی پێکرێ هەموو کەسێ دینداری پێکرێ تەوەسوت ئەمە تەوەسوتە کە پێغەمبەر کردێتی پیسی و گوێنە دەیتە پیسیەکە و لە خۆی پاک ناکەیتەوە ئەوە زیاد ئەوە شڵڕەویە و ئەوە عەزاب قەبری تووشە بێ زیادە ڕەویش هەر خراپە وسواس تندڕەویە و وەسواسە تووشەکە وەسەتەکەیە کە پێغەمبەر کردوێتی صلی الله علیه وسلم و خەیر الأمور أوسطها بەڵێ بابەتی تازەیە بەڵێ من بابەتێکی تازەیە نوێشکردن لەناو تیارە ضروري الصلاة في الطائرة والسيارة والسفينة هەندێک بابەتەیە وردەکاریە ضرورە بیخوێنین مامۆستا سۆران ئەیخوێنێتەوە و منیش ئەیکەم بە کوردی إن شاء الله ئیسفادەی لێ یەکەن بۆەوەی دەرسی داهاتوو بڕۆین سەر ڕوکنەکان یەکسەر بەڵێ قد يضطر المسلم في بعض الأحوال أن يصلي في السيارة أو السفينة أو الطائرة والصلاة في هذا الحال لا تخلو من حالتين الأولى أن تكون نافلة فالصلاة جائزة بكل حال وسواء قدر على القيام أم لم يقدر وسواء استقبل القبلة أم لم يستقبلها فقد كان النبي صلى الله عليه وسلم يصلي النافلة على الراحلة قبل أي وجه توجهت به ويوتر عليها غير أنه لا يصلي عليها المكتوبة أخرجه البخاري ومسلم لكن إن استطاع أن يبدأ الصلاة متجها إلى القبلة كان أولى وإلا فحيث كان وجهه صلى والتنفل في تلك الحال خاص بالسفر لا الحضر وهو من السنن المهجورة خۆشەویستەکانم نوێشکردن لەناو تیارە جاری وایە تیارە بێ سەفینە بێ سیارە بێ کە سیارەیەک نەوەستا مەسەلەن هی خۆت نەبوو نوێشکردن لەم حاڵەتە لە دوو حاڵەت لەم هینە لە دوو هین بەدەر نییە لە دوو حاڵەت یەکەمیان نوێژی سنەت ئەگەر نوێژی سنەت بوو ئەوە جائیزە بە هەر شێوەیە بیکەی بە هەر شێوەیە من سەکر پەلەم بێ لە شوێنێک حتى لە مزگەوت فەرزەکەکەم دوای فەرزەکە سوار سیارەکەم ناو سیارە لێ خوڕم و نوێژی سنەتەکەم ئەکەم ڕوود لە قیبلە بێ ڕوود لە قیبلە نەبێ بەدانشتنەوە بێ بە پێوە بێ دروستە نوێژی سنەت احتیاطیە مەجالێکی زۆرتری تایە ئیتر نوێژە سنەتەکان تیش ناچێ بەم حاڵەتە نوێژی سنەت تەخفیفێکی تیا کراوە ئەمەش طبعا یەکێکە لەو سنەتانەی کە هەجر کراوە بەڕاستی زۆربەی مسلمانان ئێستا ئەم سنەتە بەم شێوە جێبەجێ ناکەن بۆیە زۆریان سنەتەکانیان ئەڕوا بەڵام تو ئەتوانی ئەو سنەتە بە هەر شێوەیە بیکەی ئەتوانی بیکەی بەڵام ئەگەر توانیت یەکەم جا لە کات ئەڵڵاهو ئەکبەرەکە ڕوود لە قیبلە بێ و دوایەوە ئیتر هەر چۆن بێ کێشەنەوە باشترە بەڵام ئەگەر واش نەبێ هەر ئەبێ بەڵێ ئەمە حاڵەتی یەکەم ئەمە بۆ نوێژی سنەت الثانية أن تكون الصلاة فريضة ففيها تفصيل فإن كان يدرك الصلاة في وقتها إذا وصل فالواجب أن يؤخر الصلاة حتى يصليها إذا وصل في وقتها محافظا على قيامها وركوعها وسجودها وإن كان يخشى خروج الوقت فهو مخير بين صلاتها على حاله أو جمعها إن كانت الصلاة تجمع لما بعدها وكان سيدرك وقت الثانية أما إن خشي خروج الوقت فهنا يجب عليه أن يصلي حسب حاله مع التنبه إلى كون الواجب استقبال القبلة عند القدرة والقيام والركوع والسجود وما عجز عنه من ذلك سقط عنه عملا بقوله تعالى فاتقوا الله ما استطعتم ولقول النبي صلى الله عليه وسلم صل قائما ثم لم تستطع فقاعدا فإن لم تستطع فعلى جنب رواه البخاري والنسائي بإسناد صحيح وزاد فإن لم تستطع فمستلقيا بەڵێ ئەم حاڵەتە خۆشەویستەکانم بۆ باسی فەرزەکە نوێژی فەرز ئەگەر تو لە تیارەیە بووی یان لە سیارەیە بووی یان لە سەفینەیە بووی نوێژی فەرز چۆن ئەیکەی ئەمە تەفسیلی هەیە ئەگەر ئەگەیشتیتە نوێژەکەیە یعنی مەسەن بۆ منە تۆ لە شوێنەکەی
نوێژی نیمەڕای لەناو هینا تا 2 ساعات دوو بەڵام يعني هەتا يعني لەئەوەڵی وەختەکە ئەگەر لەئەوەڵی وەقتی نوێژەکەت ئەگەر ئەگەیشتی پیا دابەزیت و ئیسراحەت بیکەی ئەوە باشتر وایان واجب وایە دوای بخەیت تا ئەو کاتە بۆیە بە جوانی بیکەیت و پێ يعني ڕوو لە قیبلە و يعني نوێژێکی ئاسایی بکەیت بتوانی ڕوو لە قیبلە بکەیت بتوانی پارێزگاری لە قیام و لە ڕکوع لە سوجودەکەی بکەیت ئەگەر بزانی لە کات خۆیان ئەگەیت ئەی ئەگەر بزانی لە کات خۆیان ناگەی ئەو کاتە مخەیەری لەوەی کە بەو حاڵەوە بیکەی کە هایتیا کە لەناو تەیارەکەی ئەمانە یان دوای خەی جەمعیکەی بۆ نمونە نوێژی نیمەڕۆ توانی دوای خەی لە کات عەسرا بیکەی مادام لە کات عەسرا گەیتە شوێنی خۆت یعنی دا ئەبەزی لە تەیارەکە لە سیارەکە ئەو کاتانە نوێژی نیمەڕۆکە جەمعەکەی لەگەڵ عەسرا یان مەغریبەکە جەمعەکەی لەگەڵ عیشایە مادام مەجالی جەمع هەیە وازحە بەڵام ئەیشتوانی لەناو تەیارەکەی بیک یا لەناو سەفینەکەی بیکی ئەگەر چی باشتر وایە جەمعیکەیت و تاخیریکەی باشتر لە من ڕێیم وایە چکە و کاتە کاملی و جوانەیەکی باش ئەی ئەگەر لەو نوێژانە بوو کە مەجای جەمعیتیانە ماوە بۆ نمونە نوێژی عەسر بوو بۆ نمونە نوێژی بەیانی بوو فهنا يجب عليه أن يصلي حسب حاله أو كات واجبة أبي بيكي لكاتي خويا بلام أقات لي بي حتى بو تكرير رولا قبلك حتى بو تكرير أقر بتواني وبي وبيكي بيكا أقر نتواني بدانشتنوا أقر نتواني براكشانوا حسب أو كاتها يعني تشنيك لو فرزو ركنانا كبو تكرير لشون خويا وكو خوي بيكي بيكا أقرش نكرا لا حول ولا قوة إلا بالله أو أخوي تعالى فرمي فاتقوا الله ما استطعتم بفي توانا چەند تواناتانەیە لەخوا بترسن و ئەمرەکانی خوا جێبەجێ بکەن و پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم بە عیمرانی کوڕی حوسەین فەرمووی صلی قائما کاتێ نەخۆش بوو فەرمووی بە پێوە نوێژ بکە ئەگەر توانیت ئەگەر نەتوانی بەدانشتنەوە ئەگەر نەتوانی ئەوە بەڕاکشانەوە ئەگەر نەتوانی بە ئاوا بەلاوە لەسەر پشت يعني للروايات ترى أول شيء وزيادة كراوة بالي. هل تصح صلاة حامل صور ذوات الأرواح؟ فيه تفصيل. أولا إذا كان الصورة مستترة في جيبه كالنقود والبطاقة وجواز ونحوه فقد اختلف أهل العلم في كراهتها، والصحيح جوازها بغير كراهة. ثانيا إذا كان حملها بشكل ظاهر كأن تكون في القميص أو الثوب ونحوه فلا يجوز له أن يصلي بها، ولا يجوز للمسلم لبسها في غير الصلاة، ولكن تصح الصلاة من صلى في ثوب فيه صور مع الإثم في حق من علم الحكم الشرعي. دروسة نوج بشتيكوا بجلوبرجكوا كويني تيابي طبعا ما باس يويني حرامك أو يوناني بون منوكو يوني بشر ويوني حيوان بس يوناك يوني هن يوني هي دروس اعتيادي يوني دار ودارستان وك خلافي تيانيا لسر حلالتك بس اوناك بس اوك خلافي تيا شكون عندي قالن دروستا او يونانا عندي قالن دروسنيا والله ما بس اوك كدروسنيا الله اگر او صوريا لغيرفان تابو وكويك ها وقيفارو وكو اويك حالنا وجوازا هي هاله غيرفان تاو شرطته هو صحيح او الراس بدروسو الله كراهتك هي بلا ما دروسه بلام اويان كتول لباسك كذا دبر يوني زلامي كيابي ويا يوني حيواني كيابي امان مساله فرقك الله اصل وايا مسلمان اشتنك اعتبر اصل وايا ليكي تبر اصل وايا او جلانا لكي غير كاتينو شاني كتبر اي اجر كرتبر كراهتي نرجعك الدروسه بلام باش وايا نيكي واصل وايا نيكي ومسلمان بجلوبرجا كونيوجنكا ك رسمك بيو بك رسمك جي جمانو جي يعني لا يزور لا يعني لا بتايبتي لا امان الله الحرام. من كان يحمل قارورة تحليل أي تحليلات مرضية فإنه لا يجوز له أن يصلي بها، ثم عليه جعلها على جانب ثم يصلي بدونها، بخلاف من يحمل القسطرة لحاجته إليها فإنه لا يمكنه الاستغناء عنها وقد يتضرر بنزعها، فيجوز أن يصلي وهو حاملها مع اشتراط إغلاق هذه القسطرة بإحكام بحيث لا يتسرب منها شيء، مع ضرورة التنبه إلى أنه
متى تيسر نزعها بلا ضرر وجب ذلك، وإلا بطلت صلاته. هر کەسێک ئەگەر تحلیلێکی مەرەضی پێبوو، مثلا میز یا خوێنیا هەر شتێکە هینە پیسە هەڵی گرتی بێ لە گیرفانیا یا بەدەستیەوە یان بەدەستیەوە بۆ لە کات نوێژایە ئەمە دروستە نوێژی پێوە بکە. ئەڵێ دروست نیە مادام ئەتوانێت لە کنارە داینان دروست نیە، بێداینەتە کنار دروست نیە. ئەی ئەگەر حاڵەتەکە ضرور بووەکو حاڵەتی قەستەرە یان هەنیە شت هەیە یعنی ناتوانێت ئەوەی کە سۆندەی پێوەیە ینی هەندی حاڵات هەیە ناتوانانی بیکەیتەوە ئاسانیە اینیکەی ئەڵێ حاڵەتەکە ناچاریە و حاڵەتی ناچاریش لا حول ولا قوة إلا بالله ئەوە حاڵەتەکە ئەگۆڕێ. بەڵام هەر کاتێ مەجالی بوو بتوانێت لایدا و زەرری پێ نەگەیاند ئەبێ لایدا. ئەگینا ئەگەر میزت پێ بێ و نوێژی پێ بکەین نوێژەکەت بەتاڵە بێ. هەر ئەوەنەیە و ئەگەر پرسیارێکتان نەبێ کۆتاییمان پێهێنا. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.